من هێڤی عەرفان دەرچووی بەشی کیمیا کۆلێژی زانکۆی کۆیە و دانیشتووی هەڵەبجە و بیرۆکەی ئیشەکەم لە مەرحەلە دووی کیمیا بووە، یعنی لە مەرحەلە دووی جامیعە بووم کە لە مختبەر بەرهەمی سابوونمان دروست کرد. ئیتر لێ فکرم بۆ هات کە بۆ ماڵەوەی دروستکەم بەرهەمەکان دروستکەم بۆی خۆمان بەرهەمێکی سروشتی لە ماڵەوە بەکاربێنین. لە دوایەوەی کە بەرهەمەکانم دروست کرد ماڵەوە ئیسفادەیان لێ کرد، هەستان پەخشم کرد بە خزم و کەسوکار و چواردەورەکەم کە ئەوان ئیسفادەیان لێ کرد و فیدباکی باشم بۆ هاتەوە. بۆیە یعنی بیرۆکەی ئەوم بۆ هات بۆ نەیکەم بە بزنسێک، بۆیە هەستان بە دانانی ئەم کارگەیە بۆ دروستکردنی سابوون و شامپۆ و کۆمەڵێک ماوەدی دیکەی جوانکاری ئەفرەتان. ئەو بابەتانی کە لە کارگەکەمە هەیە زیاتر لە 26 جۆر سابوونە و هەروەها کۆمەڵێک کرێمەکانیش بوون منە کرێمی ڤیتامین سی و سیڕەمی ڤیتامین سیمان هەیە کە ئەمەیان بەسێتە و بۆ شێدارکردنەوە و ڕەونەقدارکردنەوەی پێست شتێکی زۆر باشە و هەروەها کرێمی قژە بۆ پیاوان بەکارهێنرێت لە ژیاتی جێڵ، ئەمەیان هەم بۆ ڕێخستنی قژ بەکارهێنرێ و هەروەها یارمەتی بە قوتکردن و ڕێگری لەوەرینی قژاکاکە و بە هەمان شێوە کرێمی بۆمبڕێ عەرەقمان هەیە، کرێمی پاژنەی پێمان هەیە کە ئەمەیان بەسێت بەردەستە و سوودێکی زۆر باشی لێبینراوە و کۆمەڵێک زەیت و سکرابی پێستیش بە چەند جۆرێک بەردەستە چونکە پێست پێویستی بەوەیە کە هەفتانە سکراب بکرێ و هەروەها لۆشن کرێمی دەست ئەم بابەتانەی خانمان بەردەستە ئێستا لێرە و لە داهاتووشە ئەمانەوێت شامپۆ بە هەموو جۆرەکانیەوە بۆ قژ بەردەست بخەین. طبعاً بۆ نمونە هەم یوتیوب هەم سێرچەکان یعنی ئەمە پاڵپشتێکی گەورەیە بۆ ئێمە و یارمەتی ئێمەیە، بەڵام من خوێندنەکەم زۆر هاوکارم بوو بۆ برودان بە ئیشەکەم لە بروی بشی کیمیانی خۆی یعنی ئەم بەرهەمانە. لە هەمان کاتە من بەحسی جامیعەم لەسەر سابوون بوو، یعنی ئەمانە هاوکار بوون بۆ من کە بتوانم سەرکەوم و بەرهەمێکی پوختە و کوالێتی باش دروستکەم. پەیامی من ئەوە یعنی چاوەڕێ نەکەن هەتا تەخەڕوجەکەن، چونکە ئەبێ لەو کاتەوە دەست پێ بکەی کە تۆ ئەچیت لە جامیعە لەو کاتەوە خۆ دروستکەی، چاوەڕێ ئەوە نەکەی با من تەواوی کەم تاعینە بم تاعین نابم کۆمپانیا هەیە وەرم گرێ وەرم ناگرێ. من لە مەرحەلە دوو جامیعە و دەستم بەم ئیشە کرد، یعنی هەوڵی بۆ بێ ئەتوانی هەم خوێندنەکەم ئیشەکە بکەی پێکەوە، یعنی پەیامی من ئەوەیە لە سەردەمی جامیعە و دەست بکەن بۆ خولەیەی کە هەیەە ئەوەی کە ئەیانەوێ دەستی پێ بکەن ئەتوانن پێی بگەن.